سڵاو بینەرانی شارپرێسم کاتتان باش ئەمە بەشێکن لە گەڕەکێک لە گەڕەکی شاری دەربەنی خانە تێکەڵ بە کارگەکانە ئەم گەڕەکە کە دانیشتوانەکەی لە ئێسا گردبوونەوەیان کردووە نزیکن لە کارگەکانی بەردهاڕین و کارگەی چەولم و بلۆک کێشەی تەندروستی بۆ دروستکردوون ئێستا ئەم هاوڵاتیانە لێرە گردبوونەتەوە بۆ ئەوەی ناڕزایی دەرببڕنێ من ئەمەوەیەکی ئێستا یەکێک لەو هاوڵاتیانە مامەسا فەرموو یەکێک مامەسا عەلی یەکێک لەو کەسانەیە کە ناڕزایی دەرەبڕێ مامەسا سڵاو لێبێ بۆچی ئێوە کۆبوونەوەتەوە ئەمڕۆ سەرەتا بەخێر بێ سوپاسانەکەین بۆ بەدەمەوە هاتنمان ئێمە وەکو دانیشتوانی ئەم گەڕەکە بەڕاستی ئەوە تقریبا من لە 2006 لێرم ئەم کێشە ینی کێشەیەکی کەڵەکە بووە بەردەوام دووبارە ئەبێتەوە تازە ئەبێتەوە ینی ئەم کارگانە کە ئێمە هاتین بڕابکە ژماریان ئەوەنە نەبوو زۆر لەوە کەمتر بوو ئێستا ڕۆژ لە ڕۆژ زیابێ ئەمە لەو کاتە ئاگادارمانکردن هەنی کاکە ئەمە شتێکی نەشیاوە نابێت لە ڕووی پلانی شارەوە لە هەر ڕێکەوە تەماشاکە ئێمە شتێکی نەشیاوە ئەمە تەندروستی خەڵکی تێکداوە ئەمە بەس ئەوە نییە بڵێ وەڵا هەواکەی بۆ پیس کردوین ئەگەر تەماشا بکەی ژینگەکەی پیس کردووە لە هەموو ڕوویەکەوە ینی ژینگەی تێکداوە جگە لەوەی کەوا لە تەواوی دنیا کاری کارگە ئەوانە بەرنامە و سیستەمێکی دیاریکراوی خۆی هەیە لە کاتێکی دیاریکراوە بە کاتێکی دیاریکراوە بێ ئیش بکات بەڵام ئەمانە سعات دوی شەو سعات سەی شەو وەرە کارگە ئیشەکە ڕووی داواکاریمان ئەوەیە کە بەڕاستی چارەسەری ئەمە بکرێت چارەسەرەکەش ئەوەیە وەڵا داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی محلی خۆمانەکەین لێرە چونکە بێ لە ڕێگەی ئەمانەوە بێت ینی چارەسەرەکە ئەوەیە بەڕاستی ئەمانە لێرە نامێنێن چونکە ئەبێ ئەوان نامێنی ئەبێ ئێمە نامێنی خۆ ناکرێ هزار ماڵ لێرە بگوازرێتەوە لە بەر ئەوەی کەوا کارگەیتە ئەبێ هەر ئەوان بگوازرنەوە چونکە ئەگەر بزانی ئەمە لە خواری ئێرەوە بەنداوی دیوانەشمانەیە ئەگەر بەنداوی دیوانە پڕ بکرێتەوە ئاوی تێبێتەوە دیارە بێتە شوێنێکی گەشتیاری و شوێنێکی جوان ئەمە هەر لەگەڵ ئەم کاریگەری لەسەر تەندروستی خێزانەکانتان ماڵ و مناڵتان کەسان هەیە بەهۆی ئەم کارگانەوە تووشی نەخۆشی ببێت تۆڵەی مەترسی هەیە بۆ سەر ژیانمان مەترسی بۆ سەر ژیان ئەوەی کە لە ڕۆژێکە ئەگەر ڕەشەبایەکە گەر تۆزێک جوڵەی باها بێت دەیبینیکەوە چتە بوو تۆزێک و چ ئەوەی دروستکرەوە بۆ هەر لە ئێستا لە کاتێکی ئاسایی ئاوە ژنەکان زیاتر هەست بەوەکەن کاتێکەوە ڕۆژانە ماڵ دەشۆن ینی جارێک دوو جار سێ جار ینی ئاویش بەش ناکە بەڕاستی ینی ئێستا لەم بارودۆخە لەم زروفە لەم هاوینە بێ ئاوا ئاو نییە ینی بۆ پاک خاوێن ڕاگررتنی ماڵەکان بەڕاستی جا بۆ ئەوەش کە نەخۆشی ڕەبۆی ئەوانەی هەیە گرفتێکی زۆر زۆر گەورەیە بەڕاست بەڕێزان وەکو ئەبینێن ئەمە کارگەکانە لە پشتی ئێمەوە ئێستا کارەکەن جگە لەوەی تەپوتۆزێکی زۆری هەیە وەکو مامۆسا عەلی کە دانیشتوویەکی ئەم گەڕەکەیە بە ئێمەی وێت کاریگەری تەندروستی دروست کردووە هەروەها ئێستا ئێمە ئەمانەوێت یەکێکی تر ئەگەر یەک ئێوە ئەمڕۆ بۆچی کۆبوونەتەوە داواتان لە کێ هەیە کە گرفتەکەتان بۆ چارەسەرکە پێشەکەی بەخێر بێسەر چاوم وڵای ئمە گرفتمان ئەوەتانە کێ چارەسەری کات بە تایبەتی خۆی حکوومەتە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم سنوورا باڵادەستە بەڕاستی ئەبێ هەڵسیە بە لابردنی ئەم کارگانە بە تاوەتی بەزاری کردین نەگەڕێکێکە نە دووگەڕەکە لە 1970 ئەم شارە بێزار بووە لەم مەعمەل بەردانە ئەم مەعمەل بەردانەش لە ڕاستیە کاتێ دروست بووە هەمی چوار ماڕیتیانە بۆ لێرانە ئێستا بووە بە شارێکی گەورە کاکە دووبارە ئەمجا حکومەت بەڕاستی کەم تەرخەمە لە لابردنی ئەم کارگان خۆشان ئامادەیان دەربڕی ئەڵێن ئامادەن بیگوێزینەوە بەس کاکە حکومەت بێ شوێنەوە بە دابین کات ئێتر ئابێت لە بۆیان دابینەکە بۆیان دابین کات دووران خاتۆ لەم شارە لە ڕاستی ئەمە نەمنە هەڵمان حاڵیمە نەخۆمان حاڵمانمە بەیانی هەڵەسین لە ڕاستیە هەموو ڕۆژێ ئەبێ هەموو ماتاکێکی ئەم شارە تەنکەری ئاو بچێنێ بۆ بەیانی لەبەر بۆ درێ ئەم شارە ئەمە ڕاستە تەبوتۆز نیە لە ڕاستی ئەمە لە هاوڵاتیەک بوو ئەو گەڕەکەکەمان هەر کەسێک پارەیەکی کەمی پێبێ بۆ ئێرە کەسێ پارەی پیا کرد گەڕەکە بەجێ بە دڵنیایی وە پرسیار لە هەر تاکێکی ئەم شارە بکە لە هەر هاوڵاتی لە یەک نەفەریە بڵێ کاکە ماڵم لای بەردانە بڵێ خانوو هەر کەس هەندای بەدنارێ نەگەرەکە نە ئەرزی پارە ئەکا نە خانووی پارە ئەکا نە کەس هەر حەز ناکە بێت ئەم مەنتیقە لە ڕاستیە لە بەبوونەی تەبوتۆزی ئەم عملانەوە ئێجا ئەم تەبوتۆزە من ناینام کیمیایی بەڕاستی سدام حوسێن کیمیاییدا لە هەڵەبجە لە ڕاستیە یەک جار و خەڵک شەهید بوو ئەوەشی بریندار بوو بەس ئێمە هەموو ڕۆژە شەهیدمان نەکەن هەموو ڕۆژە شەهید و بریندارەوین مناڵمانکشی بێزار بوو لە ڕاستیە یعنی هەڵ ینی تەواو بێزار بوو ئەم خەڵکە بەڕاستی ئەمە ڕاستیە ئەگەر حکومەت بێت و چارەسەرێ بۆ ئەم لە کاتی ماوەیەکی کورتە چارەسەرێ بۆ ئەم معاملانە بۆ ئەم کارگانە نەدۆجێتەوە دووری نەخاتەوە ئەم خەڵکە ئێمە خۆیمان ڕاست هەر ڕاپەڕین و لایەنە من بەڕاستی تەواو بێتاقەت بووین لە ڕاستیە ینی تەواو خەڵک بێزار بوو ئەوە خەڵکی خۆت دەیبینی
يعني خۆمانەمەنی ئاخر بی ئەنا هەموو گەڕەکان کێشی خرێتەوە جارێ بزانین چارەسەرمە بۆ دەستنەوەینمە بۆ بکەن. زۆر زۆر سپاس بینەرانی بەڕێزی شارپرس وەکو گوێتان لێبوو لە وڵاتیانی ئەم گەڕەکە ئەڵێن ئەگەر حکوومەت نێ بە دەم داواکەمانەوە کێشەکەمان بۆ چارەسەر نەکات لە جاری داهاتوە خۆپیشاندانی ئەەکەین و هەڵوێستی تونترمانە بێ و وەکو ئەوەی کە ئێستا بۆیان باس کردین پارەی خانوەکانیان هەمووی لە زەرەرایە ینی نرخی خانوەکانیان دابەزی و نرخی زەویان دابەزی و جگە لەوەی کە زەرەری مادیان کردووە تەندروستیشیان لەبەر مەترسیدایە بۆیە ئێستا مناڵ و ژن و پیا و هەمووی هاتوونەتە سەر جادە و داواکەن ئەم کارگانە کە ماوەی زیاتر لە 10 ساڵە تەپوتۆزی بۆ سەر ئەم گەڕەکە هەیە کێشەی بۆ دروست کردوون حکوومەت دووری بخاتەوە وەکو ناوچەیەکی پیشەسازیان لە شوێنێک بۆ دروست بکاتەوەکو ئەم تێکەڵاوبوونەی نێوان کارگەکان و شوێنی شتەجێبوون چارەسەر بکرێت.